گروپا تروریست داعش چالاکین خوا لێ پارێزگەها دیالا زێدەتر دیکە. سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ دەبێژێت divê geşbûna aborî bibe hokar di hilbijartina wî ya sala 2020 jî. Tundutûjiya çeteyên Amerîka navendî dibe sedema bazdana xelkê ber bi Amerîka ve. Ji bernameya Kurd Connection a dengê Amerîka li Washingtona paytext Silav û rêz. لە هەمیشەوە ڕۆژێدان خۆش ئەمیدوارم دەمێنگی خۆش وەلمان بووانە سەر. دەوڵەتی ئیسلامی شەڕکەکانی لە ناوچەی شێخ باوە و دەکە لە وستانی دیالە زۆرتر کردوێتەوە و لە ماوەی دو هەفتەی ڕابردوودا دەوڵەتی ئیسلامی 8 هێڕشی ئەنجامداوە کە لە دەرەنجام 3 کارمەندی ئاسایش، سەرۆکی ئاسایشی کۆڵەجوو و 3 پێشمەرگەش کوشتون، هەروەها 4 لە ئەندامانی حەشدی شعبی و 6 سەربازی عێراقی و 6 هاوڵاتی سیڤیلیش کوژراون. پەیامنێرمان لە کەرکووکەوە ڕادەگەیەنێت دەوڵەتی ئیسلامی لە چای حەمرینەوە بەرەو ئەو ناوچانە جمەجۆڵی هەیە. پێشمەرگە خاڵی سەربازی لێ دەدات و خۆی بۆ گەڕێکی تری شەڕی قورس لەگەڵ داعش ئامادە دەکات. ئەم پێشمەرگەیە بە وردی چاودێری دۆڵ و شیوەکانی ناوچەی شێخباوەی سنووری جەلەولا دەکات کە چەند شەوێک لەمەوبەر داعش لێرەوە هێرشی کردووەتە سەریان. لەم مەحوەرە زیاتر لە 60 تا 70 چەکداری داعش هەیە. ئەم ناوچەی کە داعشی تێدایە و چەموشیوی پڕ لە جەنگەڵە دەکەوێتە نێوان پێشمەرگە و سوپای عێراقەوە و جگە لە داعش هیچ هێزێکی دەوڵەتی تێدا نییە. خۆی ئەمە بۆشایەکە ئەم بۆشایە دروست بوو دوای 16 ئۆکتۆبەر دروست بوو ئەلە منطقە سێ کەتیبەی تایە ئەو کەتیبانە سەر بە گروپەکانی ترۆریستی داعشن کەتیبەی خالد بن وەلیدی تایە کەتیبەی عوسمان بن عەفانی تایە کەتیبەی کەتیبەی سدیقی تایە ئەمانە کەتیبەکانیان مەفرەزەی بچووکن ئەگەیەنە 60 تا 70 و هەموو ترۆریستانی داعش لەم مەحوەرە هات شوعەکەن ئەڕۆنە منطقەی حەوس حەمرین ئەڕۆنە منطقەی کۆڵەجۆ بەدەسەی ئەو دیمە حتا علاقاتیان هەیە لەگەڵ کۆمەڵی ترۆریست هەیە لە منطقەی غەڕە لە منطقەی دووس خوڕماتوی. چۆموشیوەکانی نێوان جەلەولا و خانەقینی پارێزگای دیالە بوونەتە ناوچەیەکی دابڕاو و بەلای خەڵکەوە وەکو تارماییەکی تۆقێنەری پڕ لە جەنگەڵ لێی دەڕوانرێت. چەکدارانی داعش نەبوونی هێزیان لێرە قۆستۆتەوە بە ڕۆژ لە نێو ئەم جەنگەڵانە دەمێننەوە بە شەوانیش پلاندا دەنێن و لێرەوە پەلاماری پێشمەرگە و سوپا دەدەن. ئەتوانین بڵێن دیاتە عەرەبەکان داعمیانەکەن معلوماتیان دەنێ خواردیان بۆ ئەوان بە تایبەتی عەرەبە سوننەکان لەم ناوچە لەبەرەوەی مەفارزەکان خەڵکی منتیقەکان خەڵکی ناوچەکەن. پێشمەرگە هێز ڕەوانەی ناوچە سنووریەکان دەکات. فەرماندە سەربازیەکانیش لە بارەگا سەربازیەکان و زانیاری لەسەر جوڵەی داعش کۆ دەکەنەوە. داقوق و هەفتە غاروانەوان کەتیبەی شەنێ و کەتیبەی عومەرە لە منطقەی دووس خوڕماتەوە کە ئەگاتەوە هەتاکو قەرەتەبانەوە کەتیبەیە کە بە ناوی کەتیبەی ئەبوبەکر لێرەوە لە منسوقی خانەقینوانە کەتیبەی عوسمان. مەقەڕاتیان ئەوانە پارتیزانن هەندێک مەقەڕاتیان هەیە وازحە بەڵێ لە منطقەی پەلکانەوانە مەقەڕاتیان هەیە لە گوندی شۆراوە ئەگاتەوانە مەفرەزەن هەندێک سەر لەم ناوچەی شێخباوەوانە عەدەدیان زیاد دەکاتێتە 100 کەس 150 کەس. بێمتمانەیی نێوان پێشمەرگە و سوپا گەیشتووەتە ئاستێک هیچ لایەکیان ڕازی نابێت لاکەی تریان بێ ئاگادارکردنەوەی پێشوەخت ئۆپەراسیۆن دژی داعش ئەنجام بدات. ئێمە تەنسیقاتی مداهمەکردنمان نییە لەگەڵ سوپای عێراقا ئەو تەنسیقایە لە قیادەوە بکرێ بەس ئێمە کۆمەڵی معلوماتیش ئەشخاصیمانەیە احتمالە کۆمەڵی برادری ئامر فەوجی بێ یا برادری بێ معلوماتێک بدایە. جموجۆڵی داعش و بێمتمانەیی نێوان پێشمەرگە و سوپای عێراق ژیانی لە دانیشتوانی دەیان گونتاڵ کردووە کەم شەو هەیە شەڕ و هێرش خەبەریان نەکاتەوە. داعش بەم بۆشاییە ئەمنیەدا دێن و دەچن. ناکۆکی نێوان حکوومەتی عێراق و هەرێمی کوردستان وای کردووە کە هیچ کام لە پێشمەرگە و سوپای عێراق نەتوانن لەم بۆشاییە ئەمنیە ئۆپەراسیۆن ئەنجام بدەن. ئەمەش دەرفەتی زیاتری بۆ داعش ڕەخساندووە تا ئەم ناوچەیە بۆ هێرشکردنە سەر ناوچەکانی دەوروبەر بقۆزنەوە. دڵشادەنوەر، دەنگی ئەمریکا، ناوچەی دەکە.
د ناو چند روجان دا دستهلاتدارên Îranê karibûn xwepêşandanên seranserî welêt bi dawî bînin bi rêya bikaranîna zor û tundutijiyê li beramber xwepêşanderan ku di encamê de bêhtirî 200 kes hatin kuştin bi sedan birîndar bûn û bi hezaran hatin girtin. Xwepêşandanan çi li dû xwehîşt û çawa ew hatin kontrolkirin. Ji bo ronîkerina vê mijarê niha Ömer Elxanîzade sekretêrê giştiyê Komeleya Zehmetkêşên Kurdistanê Mîvanê me ye. Tu bi xêr hatî kekê Ömer. Yani gelek pirs divê derbarê de dibin di demekê de ku li hil welatê dinên Erebî wekû Iraq wekû Libnan hîn xwepêşandan berdewamin li Îranê zû hatin kontrolkirin. Bi nerîna te çima ev yek bû? Min lem waya Komarî İslamî Îran ferq dika degal Iraq degal Libnan degal hemû ewan e. Ew destî kir bi kuştarێkî berîn لە هەموو شارەکان و بەتایبەت لە شارەکانی کوردستان پێم وایە ئەو منزوری نییە کە بە 10,000 کەسیش بکوژێت جەنابەت فەرموود 200 کەس بەڵام من دڵنیام 1000 کەس زیاتر لە ئێران کوژراوە هەر لە شارێکی وەک مەریوان زیاتر لە 40 کەس کوژراوە لە جوانڕۆ لە کرماشان زیاتر لە 100 کەس کوژراوە ینی هەر لە کوردستانەکە زیاتر لە 200 کەس باشێکی ئەمە ئێرانی ینی دەسەڵاتداران ئینتەرنێت قوت کرد ینی تدبێژی ڕۆڵاوەیەکی هەبوو کۆ ئەف ئاگاهی نەگەهێن جیهانێ و ئەگەر گەیشتبانە جیهانێژی وی عالەمێ چی کرد باش بۆ خەڵکی ئێران بەڵێ پچڕاندنی ئینترنێت دەورێکی گەورەی هەبوو لەوەی کە خەڵکی جیهان ئاگادار بن ئێستا وردە وردە بازە شتێک دەردەکەوێ من پێم وایە کۆماری ئیسلامی ئێران ڕژیمێکی تۆتالیتێری داگیرکەری جنایەتکارە کە لە هیچ شتێک دەست ناپارێزێ بە یارمەتی ئەو بوو لە سووریە 500,000 کەس کوژرا معلومە ئەو ڕژیمە منزوری لە کوشتار نییە ئەو ڕژیمە هەمان ڕژیمە کە ساڵی 67 کە دەکات 1970 ئێرانی 66 زیاتر لە 5,000 زیندانی کە وانێکیان تەوا بوو قەتڵ ئامی کردن کوشتنی بۆیە من پێم وایە ئەو دیکتاتۆریە و ئەو ڕەفتارە بە مانای ئەوە نییە ئێترازاتی جەماوەری خەڵکی کۆتایی هاتووە من پێم وایە لە قۆناغێکدایە جیالەوە هۆکارێک ئەوە بوو کە ئۆپۆزیسیۆنی ئێرانی یەکگرتو نییە کە بتوانێت دەستور بدا فەرمان بدا لە جەیەک بڵێ مەسەڵەن بۆ نمونە من خۆم یەکێک لەوانم پێشنیاری ئەوەم کرد کە ڕۆژی دووشەممە کە 3 ڕۆژ دوای تەزاهوراتەوە بوو پێنجشەممە ئێمە بڵین سترایکێک بێ حسابێکی گشتی بێ کە بەداخەوە ئەوە نەچوە پێشە پێم وایە ئەوان هیچ ڕێپێوانێکی ئارام هیچ بربەرەکانەیەکی سیاسی ئێران قوبوڵ ناکە و دەبێت لەم بابەتەوە بیناسین دنیای دەرەوەش دەبێ متەوەجیهی ئەوە بێ کە هەرەوەی بڵند ئێمە دڵمان لەگەڵ دڵی خۆپیشاندەرانە ئێمە پشتیوانیان لێ دەکەین ینی خۆپێشاندەران ئەڤەک تلوێژی ڕژیم توندە ڕژیم بە توندیە بەرسفدا خۆپێشاندەران ئەڤەک نزانی بوش بەرێدا و ینی حتا دەرکەتن ji بۆ بنزینێ ji بۆ هابوونا نرخە بنزینە ینی ئەو با تەبعەن بەڵام بەنظری من ئەو پلانی بوو چونکە بیر لەوە دەکاتەوە کە دوایی مانگەکانی داهاتوش ئێترازاتی جەماوەری دەبێ و ئەو ویستی خەڵک بە یەکجاری لە مەسلەی بێنزینەوە چاوترسێنیان بکە حتا بە پلان مەسلەی بێنزینیان دانا و هەدەفی ئەوە بوو کە یەکجار چاوترسێنی بکە پەیوانە بوو بەرسیفی جەماوەر و جوابی جەماوەر هێندە تون دەبێ حقیقەتی ئەوەیە کە لە ئێران وەک عێراق نییە خەڵک بێنە مەیدان بەغەیری ئەوەی خەڵکیش ینی ڕژیم کارێکی کرد کە خەڵکیش دەبێت چەکی بێت باشەکەی ئەمە بکردی وەکو پارتیە سیاسی وە چ کاری بوو بکرات دەوان خۆپێشاندان لە وە چ کرد ئەگەر تو کردی ئێمە پشتیوانیمان لە خەڵکی کوردستان کرد هەموو حەولمان ئەوە بوو کە بەری قوربانیدانی زۆرتر بگرین و لە هەمان کاتدا چالاکوانانی ئەو خۆپیشاندانانە بپارێزرێن بەڵام تۆ دەزانی وەختی وا جەماوەر تووڕەیە بەڵام چونکە مەسەلەکە سەراسەری بوو پێم وایە ئێمە دەمانتوانی لە کوردستانیش تایبەتی بۆ خۆمان شتی تایبەت بکەین پێم وایە لەم بابەتەوە وەک غافڵگیر بوون کەممان سپاس عومەر ئێلخانیزادە سکرتێری گشتیە کۆمەلا زەحمەتکێشین کوردستانی گەلک سپاسش بۆ بەشدارت بوونەتە مەرە سپاس بۆ سەرکردەیەن بریتانی هەولێن خۆیان داوی دکەنە بەری هەلبژارتنên گشتیên ڕۆژا پێنجشەمê ku mijara derketina Brîtanya ji Yekîtiya Ewropî têda li pêş e. Gelek şaraza dibêjin ecendeyên partiyên siyasî renge siberoca pêwendiyên Brîtanya û Yekîtiya Ewropî xirabtir bikin. Agahiyên bêhtir di vê raportê de.
ماسیگرتن یەک لەدەی لە سەدایەکی ئابووری بریتانیا پێک دەهێنێت بەڵام بەهایەکی سمبۆلیکی هەیە بۆ زۆربەی دەنگدەرانی لایەنگری دەرچوونی بریتانیا لە یەکێتی ئوروپا کە کۆنتترۆلی ئاوەکانی بریتانیان گەرەکە و توانای بریتانیا بۆ ڕێگەگرتن لە گەمیە ماسیوانیەکانی ئوروپا. وا بیر دەکەمەوە لێرەدا دەرفەتێک هەیە بۆ ئەوەی چاو لە یەکێک لەو ڕێگایانە بکرێت کە ئەم وڵاتە کۆنتترۆلی ئەو پیشەسازیە گەورە بەدەست دەگرێتەوە کاتێک لە مانگی یەکدا ئێمە برگزیت بە ئەنجام دەگەێنین. هەرچەندە سێ لە سەر چواری ماسیەکانی لە بریتانیا ڕاودەکرێن بۆ دەرەوە بەڕێدەکرێن زۆربەشی بۆ بازارەکانی یەکێتی ئوروپا و هەر جۆرە بربەستی بازرگانی دەتوانێت زیان لە پیشەسازیەکە بدات. ئەم جۆرە سوود و زیانانە و بەرچاو نەگیراون بەپێی راپۆرتێکی نوێ کە هوشداری دەدات بەرنامەی کاری تەواوی پارتەکان سەبارەت بە دەرچوون لە یەکێتی ئوروپا گومانیان لەسرە. ئەمە دروشمی پارتی کۆنە پارێزە دەرچوون لە بریتانیا با جێبەجێ بکرێت. بەڵام هێشتا ماویەتی بریتانیا و توێژ لەسەر پەیوەندیەکانی پاشە ڕۆژی لەگەڵ یەکێتی ئوروپادا بکات کە بۆی هەیە چەندین ساڵ بخایەنێت. یەکێک لەو شتانەی کە کۆنە پارێزەکان گوتویانە دەتوانین تا مانگی 2020 بگەینە ڕێکەوتنێکی باش لەگەڵ یەکێتی ئەوروپادا. ئێمە داوای درێژکردنەوەی مۆڵەت بۆ چوونە دەرەوەی بەریتانیا لە یەکێتی ئەوروپا ناکەین. ئەمە شتێکی یەکجار زۆر ناکرداری دەبێت بۆ زۆربەی خەڵک. هەروەها هیچ ڕوون نییە کە کۆنە پارێزەکان بەرەو چ ئاراستەیەک دەڕۆن. ڕێبەری پارتی ئۆپۆزیسیۆنی کار جەرەمی کۆربن هەوڵی داوە سرنج بخاتە سەر مەسەلەکانی تر وەک خزمەتگوزاری تەندروستی. ئایا تۆ حکوومەتێکت ناوێت کە ڕێز لە هەموو تاکێکی کۆمەلگاکەماندا بگرێت؟ کۆربن بەڵێنی داوا و توێژ بۆ ڕێکەوتنێکی چاکتری دەرچوون لە یەکێتی ئوروپادا بکات و دوایش ڕێفراندۆمێک بەڕێوە ببات. ئەوان باسی ئەوە دەکەن کە پابەندی تەواو بە یەک بازاری نەبن. من پێم وایە یەکێتی ئەوروپا پرسیار سەبارەت بۆ مەسەلەیە بکات. لەبیرتان نەچێت خەڵک پیان خۆش نەبوو کە سەرۆکوەزیرانی پێشووتی ڕێزامەی گوتی شتەکان هەڵدەبژێرم و یاسا و ڕێساکان تێکەڵ بە یەک دەکەم. هەرچی لیبرال دموکراتەکانن دەڵێن هەر بە تەواوەتی مەسەلەی دەرچوون لە یەکێتی ئوروپادا هەڵدەوەشێننەوە و بۆی هەیە ئەوان بڕیاری یەکلاکەرەوەیان دەست بکەوێت ئەگەر بێت و هیچ کام لە پارتەکان زۆرینە نەبنەوە. بەڵام ڕاوەرگرتنە گشتیەکان وانیشان دەدەن پارتی کۆنەپارێزی بۆریس جانسن زۆرینە دەباتەوە هەرچەندە دەکرێت ئەنجامی پێشبینی نەکراویش بێتە دی. لە ماوەی چەند هەفتەی ڕابردوو نزیکەی 3.85 میلیۆن کەس تازە ناونووسی دەنگدانیان کردووە. 2 لەسەر 3یان تەمەنیان لەژێر 35 ساڵە و وێ ناچێت دەنگ بە کۆنەپارێزەکان بدەن. من لەو باوەڕدام زۆرێک لەو شتانی کە دێنە ئاراوە لەو بێزاریەوە سەرچاویان گرتووە کە پێشتر ئەزمون کراون کە پەیوەندیان بە هەستی گەنجەکانەوە هەیە کەوا بیردەکەنەوە دەنگەکانیان هیچ جێی بایەخی سیاست نییە یان ڕاوبۆچوونی ئەوان گرنگ نییە. بۆ نمونە لە ڕیفراندۆمەکەی 2016 دەرچوونی بەریتانیا لە یەکێتی ئەوروپا. بۆی هەیە گەورەترین ئەنجامی پێشبینی نەکراو لە بنکەی سەرۆکوەزیر واتە لە ئاکسبریج بێت. ئێمە تەنیا 5% ئەو دەنگانی ئێشتا بڕیاریان نەدا و پێویستمانە بۆ وەلانانی سەرۆکوەزیران لە کورسیەکەی. ئەمەش دەبێتە یەکەم جار لە مێژووی دموکراسی بریتانیا کە شتێکی ئەوە ڕوو بدات. هەروەها هۆکاری سروشتیش ڕۆڵ دەبینن ئەویش سارد و سەرمایە لەوانەیە وا بکات هێندێک لە دەنگدەران لە ماڵەکانیان دەرنەچن. ئایا بریتانیا دەنگ بۆ گۆڕانی ئاراستەی دەدات؟ ئایا هەڵبژارنەکان دەبنە هۆی ئەوە بریتانیا لە زڵکاوی سیاسیتە زیاتر گیر بخوات؟ وڵامەکەی سەر لە بەیانی ڕۆژی هەینی دەزاندرێت. بە نزیکبوونەوەی کۆتایی هاتنی ساڵی 2019 ئابووری ئەمریکا هەژمارێکی بەهێز و بەرچاو بڵاو دەکاتەوە لە پەرسەندنی ئابووری لە ماوەی 11 ساڵی ڕابردوودا و هەر لەبەرەوەیە سەرۆک ترامپ دەڵێت شایستەی ئەوەیە هەڵبژاردنەکانی ساڵی 2020 بباتەوە. بەڵام وەکو پامنێری دەنگی ئەمریکا ناردیتە دانیلاری ڕوونی دەکاتەوە مەترسی لە پێشدایە کە لەوانەیە هەم ئابووری وڵاتەکە بشلەقێنێ و هەم پەیامی هەڵبژاردنەوەکەی سەرۆکیش. سەرۆک ترامپ لە واشنگتن دژ بە پرۆسەی سزادانەکان تێدەکۆشێت بەڵام لە دەرەوەی پایتەخت ترامپ بە هیوایە زۆربەی ئەمریکاییەکان چێژ بخەنە سەر تومارکراوەی هەرە بەرزی بەهاکانی بازاری ئاڵۆگۆڕ. ئێمە دەستمان بە بژانەوەیکی ئابووری کرد بەو شێوەی کە قەت لە پێشتران نەبینراوە.
نامەکەی سەرۆک ترامپ بە گوێرەی زانیاریەکان کەوا پێشان دەدات ڕێژەی بێکاری لە نیوە سەدەیەکدا 3.5% دابەزیوە بە گەرمیە پێشوازی لێکراوە کە لەوانەیە یارمەتی ترامپ بدات خۆی ببەسێتەوە بە دەنگدەران. سەرۆک باوەڕ بەدەستێنێت و سەرۆک سەرزەنش دەکرێت کاتێک ئابووری باشە یان کاتێک نییە. بەڵام ئایا ئابووری باشە؟ کاندیدی سەرۆکایەتی دیموکراتەکان ئێلیزابێت وارن دەڵێ جیاوازی موچە و قۆڵی کەڵینی نیوان دەوڵەمەند و هەژاران کێشە و گیر و گرفتانیەکە کە سەرۆک ترامپ پشتگوێ دەخات. من لەو بڕوایەدام ئێمە لە ئەمریکادا ئێستا ئەوەیە کە ئەو کەسانەی لە سەرەوەدان هەموو سامانەکە هەڵدەمژن و هەموو ئەوانەی تر لە دواوە دەمێننەوە. دەنگدەرانن کە دەبێت لە مانگی نۆڤەمبەر بڕیار بدەن کێ ڕاستە. بەڵام تا ئەو کاتە گومانێکی زۆر لە ئەبارەی ئابووری دەمێنێتەوە و ئەو بۆ تو وێژەی بەڕێوەبەرەتی لەگەڵ هاوکارانی بازرگانی وەکو چین لە ئارادایە کە شوروڤەکاران دەڵێن سەرمایە گوزارانی لە لیوار هێشتووەتەوە. ڕاستیەکە ئەوەیە هێشتا تاریف لە ئارادایە و هێشتا مەترسی لە تاریفی زۆرتریش هەیە و هەروەها بۆ نمونە چوونە سەرەوە لە ناکۆکی بازرگانی لێ کە تا دەستی پێکردووە لە نێوانی ئەمریکا و فەڕەنسا. بە نزیکبوونەوەی ساڵی هەڵبژاردننی یەکلاکەرەوە پرسیار لەبارەی هێزی ئابووری ئەمریکا و داهاتی نەیەکسان لەوانەیە فاکتەر یەکلاکەرەوە بێت لە وڵاتێکدا کە هێشتا بە قۆڵایی لەبارەی سەرکردایەتی ئێستایدا دابەشە. پێشکردنەری گشتی وەزارەتی دادی ئەمریکا لە راپۆرتێکی نوێدا دەڵێت FBI مافی ڕەبای خۆی بووە لەکردنەوەی لێکۆڵێنەوەیەک لە ساڵی 2016 لەبارەی گومانی پەیوەندیەکانی نێوان کامپێنی هەڵبژاردننی سەرۆک ترامپ و رووسیا و دەڵێن کاربەدەستان بە ئەندازەی پێویست بەڵگەیان هەبوو بۆ ڕێگەدان بە لێکۆڵێنەوەیەک. مایکل هۆرۆس هەروەها ڕەخنەی توندی لە FBI گرت بۆ زنجیرەیەک لە هەڵەی گەورە بە ڕێگەوەرگرتن لە دادگای چاودێریەکانی بێگانە بۆ چاودێریکردنی کارتەر پیج ڕابشکاری پێشووی کامپێنی ترامپ کە گومان هەیە لە پەیوەندی بە زانیاری ڕۆسیەوە. سەرۆکی ئەمریکا دۆنالد ترامپ و شاهزادەی تاجێ عەرەبستانە سەعودی محەممەد بن سەلمان سۆزدا کۆ هەڤرێزیە بکن لە دۆر ڤەکۆلینên گولەبارانە لە بنگەهەکە دەریاییە ویلایەتە فلۆریدا. ڕۆجائینێ وڵاتیە عەرەبستانە سەعودی محەممەد ئەل-شەمرانی کۆ ڕاهێنانە لەشکەری لێوێ بنگەهەی وەردەگرت 3 کەس کوشتن و 8 کەسên din ji hevalên xwe yên xwendekar birîndar kirin. ئەل-شەمرانی di êrişî de hate kuştin. دەستهەلادار ڤەکۆلینان dikine li dor mebesta wî ji vê êrişê û ka kesekî din agahdar bûye li dor plana wî yan na. Wezîrê Berevaniya Amerîka Mark Esper got wî fermandaye hêzên çekdar ku hûrbûniyeke daha bêhtir di proseya pêdaçûna belgeyên serbazên biyanî de bikin. و بەرزبوونەوەی توندوتیژەکان لەلایەن دەسەوتاقمەکانی تاوانکاری لە ئەمریکای ناوەڕاست بۆتە هۆی ئەوەی کەسانێکی زۆرتر لەسەر سنووری باشووری ئەمریکادا داوای پەنابەری بکەن. لە کاتێکدا کاربەدەستانی خۆجەیی لە هەندوراس و ئێلسەلڤادۆر تێدەکۆشن بۆ بەرەنگاربوونەوەی دەستەوتاقمەکان و قاچاقچیانی کارەسەوی هۆشبەریەکان لەشکری ئەمریکا لە هەوڵی یارمەتیادایە و کارلا با پەیامنێری پێنتاگۆن سەردانی هێزەکانی ئەمریکای کردووە لە وڵاتانەدا و ئەم راپۆرتەی بۆ ئامادە کردوین. ئەو بەنگ و مخدراتانە ناگەنە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ئەمەش لەبەر ئەو ژن و پیاوانەیە کە لێرە لە بەشی ئاسایش لە ئێل سالڤادۆر پێکەوە هاوکاری دەکەن. لێرە دەستەکانی هێزی دەریایی ئەمریکا زانیاری نهێنی کۆ دەکەنەوە و پاسەوانی ئاسمان دەکەن. ئەوان شوێنی ئامانجێک دەدۆزنەوە و هەوڵ دەدەن بە دوای دابڕۆن. پاشان ئەوان دەبێت پێشی پێ بگرن جا داخوا پاسەوانەکانی کەناری ئەمریکا یان یەکێک لە لایەنەکانی میوانداری ئێمە ئەو کارە بکات. هەموو ڕۆژێ ئەوان کەسێک دەبین و گومانبارەکە قاچاقچی بەنگ و مخدرات دەکات. پارەکە فەرماندەی باشوور یارمەتی بە دەست بە سەرداگرتنی 280 تۆن بەنگ و مخدراتی کرد. کردارەکانی فەرماندەی لێرەڵا دەست پێ دەکەن و پێشی 1000 کیلۆ کۆکاین دەگرن. دەستەی سەرکەوتن یارمەتی دەکات ئەم سەرکەوتنە وەدی بێت. لە ڕووی پارە باسی میلیاردمان کردووە بەڵام ئەوەی باسی دەکەین ژیانی مرۆڤەکان و زۆریش بە نرخە لە نێو دەریادا ڕاگواستن زۆر هاسانترە بەستەی زیاتر چین دەکەوێت. دەریادار فاڵەر هەموو کردارەکانی فەرماندەی باشووری ئەمریکا سەرپەرستی دەکات. ئێمە ساڵێکی زۆر باشمان لە 2009دا بینیوە بەڵام هەرگیز بەس نییە. بەشی هاوکاری ئاسایشی ئەمریکا بۆ ئەمریکای لاتین ڕابردووی پڕ لە گۆڕانی هەبووە.
لە دەی 1970 شەڕی واشنگتن بۆ سەر مخدرات سووربوون لەسەرەوە کۆمۆنیزم لە گۆی ڕۆژاوا دوورخاتەوە ڕێبازێکی گرتەبەر کە پشتیوانی لە لەشکریەکان دەکرد کە گوشارێکی زۆریان خست بۆ سەر خەڵک. بەشی هەرە ناخۆشی ئەوە بوو کە ئەوان مافەکانی مرۆڤیان زۆر پێشر کرد و خەڵکێکی زۆری بێتاوانیان کوشت. پێم وایە ئەوە برینێکی ئاشکرای جێهێشت. ئەمڕۆ سەربازانی ئەمریکا لە هۆندوراس دەیانەوێت ئەرچی خەڵکی بکەنە کارێکی سەرەکی. هۆندوراس یەکێک لە وڵاتانەی جیهانە کە شەڕ و ئاژاوی زۆر تێدایە. سەربازان بە هێلیکۆپتێران دەستنە شاران کە بەهۆی ئاژاوی دەستەکانی بەدکار و کوشتن تووشی زیان بووە کە وا دەکات خەڵک چۆلی بکات. تیمی کار لە ناوچەکانی وەک سانس پێدرۆ سۆلا سەردەمێک پێتەختی کوشتن لە جیهاندا بوو. ڕێگەی بە تیمەکانی پزیشکی دەدا ئێستا کە لە کاتی شەڕدا کاری خۆیان بکەن. ئەو ڕووداوانەی لە هەرێمەکانی شاردا دەدیترێن وەک ئەوانەی شاری سان پێدرۆ سۆلان کە خەڵک بەداستیان گولە بریندار دەبن. هەروەها ئەوان یارمەتی دەرمانی سەرەتایی و بەشی ددان دابین دەکەن. ئەوان سێ ددانی ژنێکیان کێشا کە 10 ساڵ بوو سەردانی دکتۆر نەکردو بوو. ئەوەش ژیانی ئەو خانمە دەگۆڕێت و وا دەکەت بریار بدەت لێرە بمێنێتەوە. UN مەزەندە دەکات کە زیاتر لە 9 میلیۆن کەس لە ناوەندی ئەمریکا هەتا کۆتایی ساڵ ئاوارە بوونە. ئاماژەیەک لە دۆخێکی نالەبار کە ئەو سەربازانە هیوادارن باشی بکەن. وەکە ئەندامێکی دامەزرێنەرێ ڕێخستنە ئەمریکیە کوردی لە باژارێ هیوستنێ نویسکار و چالاکڤان محمود عباس هەوڵ دەدە و هشداریە بلند بکە لە دۆ ڕەوشە داویە کوردێن سووریە. ئەو دەبێژە پەیوەندیان لەگەل هەڤوڵاتیên ویên ئەمریکی ئەوریە هەری باشە ji بۆ ئالیکاریە خەلکێوی لە سووریە. لە باژارێ هیوستنێ ویلایەتە تێکساسێ نویسکارێ کورد محمود عباس و ماڵباتەخوا وەکو gelek هەڤوڵاتیên خۆیên کورد بێدەنگ نامینن. ئەو هەر دەرفەتێکی تەرخان دەکەن ji بۆ ئاگادارکردنا civaka ئەمریکی لە دۆ ڕەوشە کوردên سووریە کۆ di van demên dawî de rastî êrişên Tirkiye tên. Hinek siyasetmedarê Amerîkî kongresmana re me gelek cara têkilî kirina hinek munazemat yanî rêxistinê yê miletê dî hene mesela rêxistina cihû elvê de heye gelek têkilî mekirin yê Ermeniya hene rêxistinê Amerîkiya xwe hene yê mafê mirova hene li vê derê me têkilî war kirina diriya ware gelek cara me پشگیرێکا مڵەتی خۆ ژواردا ئاری ڕمیاری دەژکێ و ئاریێ مافێ مرۆڤ دەژکێت ئالیێ ژیانی دەژکێ گەلک جامە ژواردای خۆیاکردن ومت و ئەمسەر گەلک جوین مەدانینە. محمود عباس دەبێژە پشتی بریارە سەرۆک دۆناڵد ترامپە vekşandina hêzên Emerîkî ji Sûriyê ew bêhêvî nebû û her bi berdewamî ji dostên xwe yên Emerîkî re ronî dike ku mayîna grûpeka biçûka leşkerên Emerîka li Sûriyê derî li gelek pirsgirêkan girtibû û Kurd parast bûn. Na leşkerê Tirk karî bû kevê Hindirûda, na Rûsî karî bû bên, ne leşkerê rejîma Beşar karî bû werin û na ev kesê opozisyona tekfîrî karî bû werî. Yani ev biryara ha mehêvî kir got Amerîka ji warê têkiliyê got bi Kurdarê dike di warê leşkerî de gotbûbana warekê remyarî. Piştgiriya siyasiya ku rêveberiya xwesera Kurdên Sûriyê ji destpêkirina krîza Sûriyê de jê bê parmaye, Abbas dibêje pêkane ye lê divê Kurd di nav xwe de rêkeftî bin. Rêveberiya navxwayê ya Gol Kurdanî. Gereke bizan vê ew bi tenê bi serê xwe nikarî beryara remyarî ji Amerîkiya tenî bistênî. Bes wextê ku hêza Kurd îtîmamî dî pêre amade bûbane divê kara hada, hêviya Kurd bêhtir hebû got hem ji Rûsya jî û hem ji Amerîka jî kê yanî etirafeke remyarî pê bistênî. Li gor Dr. Mahmud Abbas hewlên dîplomatîk dikarin pêşketinên leşkerî biparêzin. Li hevhatina Kurdên Sûriyê li ser asta komîteka hevbeş dikare dengê wanê siyasî bigihîne jêderên biryaran û qezencên baş encam bide. لێکۆڵێنەوەیەکی نوێ وا پێشان دەدات لە دابەزینی چاوەڕوانی تەمەنی ژیان لە ئەمریکا. لەسەر بناغی زانیاری راپۆرتی لێکۆڵێنەوەکان چاوەڕوانی تەمەنی ژیان لە 6 دەی ڕابردوودا نزیکەی 10 ساڵ بەرز بووتەوە لە 70 ساڵەوە بوو 79. بەڵام هەر لە ساڵی 2014ەوە 3 ساڵی لە دواییەک دابەزیوە. ڕێژاکین بوونۆژی درێژیە ji egerê zêdebûna mirinê di nava kesên kargerên 24 salî ta 65 salî da. Li dîv gotina Stephen Wolf êk ji nivîskarên wê raportê ye. Zêde xwarina madên bêhûşker sedema serekî ya zêdebûna mirinê ye û ew êk ji mezintirîn egera ye.
لە گۆری ناوەندا کۆنتڕۆلکردن و ڕێگرتنە نەخۆشیان لە ساڵا 2007دا ڕۆژانە 130 ئەمریکی دمرن ji ئەگەرێ وەرگرتنا دەرزیên madên bêhûşker. Lê ev tenê ne egerê serekiyê ku jiyana Amerîkiyan kurtir bît. ڕێژەیە مرنێ زێدەتر بووە ji ئەگەرێ زێدە بە خواردنا ئەلکوهولێ خوکشتن و gelek nexweşiyên wekî nexweşiya şekirê, nexweşiyên sîhan û nexweşiya dil bi hev re 35 sedemên mirinê hatine tûmarkirin. John Hega li saziyana teweyiya pîrbûnê dibêjît ev tiştekî niye rî didet. Şarezeyên wan amara karvedana kamezin li ser vî babetî hebûn. Ev kêşeka mezin e. Me rêja jî kurtiya hûsa nedîtiye her ji dema salên destpêka peydabûna nexweşiya îdsê her wesa ji berî vê yekê belavbûna nexweşiya enfluenza piştî şerê duê yê cîhanê. Her wisa dibêjît jî kurdbûn proseka pêkvekirêdaye û ev dehan sala çê dibît. Gelek ji mêje ev tişta rî didet. Amerîkayê paşkeftî ji wan welatên ku rêja jî dirêjiyê lê baş li gor pîvanên berçav û rastewxû yên rewşa tenduristî bû dehan salên berê da. Waf dibêjît ya giringe nîşan û egerên giriftin saxlemiyê bihêne çareserkirin û her wisa zanîna sedema dirûzbûna pirzgirêkên tenduristiyê. Zêdebarî wê ku bername hebîtin bû çareserkirina vexwarina alkoholê û alûdebûna madên bêhûşker û xwekuştinê. Divê em vegerin û pisyar bikin kanê ew çi rewşa jiyanê ye li Amerîka we dike ku van karan bikin. بوچی وان gelek azar hene ku van dermanên aramkirinê bixûn. Ew çi egerin dibin sedema xwe kuştina wan. Bûçî kontrolkirina nexweşiya şekilê ew qas ne baş e. John Hega heman bûçûn hene. Em du cara pitir ji Ewropiyan para li beşa saxlemiye dimezêxîn. Pêşesaziyeka bi bihayê $3.5 trilyon ye li Amerîka. Xwe welatek nêzîkî vê hejmarê nebûye. Tiştê em têda ne serkeftî xwe parastin e. Ew tiştên pêdivî xelek bikin çalakî û xweparêziyeka baş wildîvçûna nexweşiya xwe ye. û ev lêkolîne di govara Encûmenê Pizîşkiya Amerîkada ya hatiye belavkirin. Kekê canî birastîşekî balkêş e yanî temen dirêjî û temen ku çawa Kurd bibe gelek hokar hene yanî di nav wê da teknolojiya ku em niha divê serdema me da bikartînin ku em bêjin pêlên elektroniî ji telefonan û pêwendiyên cîhanê renge roleke din dilîzin û jîngeh jî roleke berbiçav dê derbarê. Alete mirov ziyatî re bî xê bidat bi xwaردنی sanzê mîwe خواردنی تندرست بۆی بە تەندروست بمێنێتەوە و مرۆڤی تەندروستیش کۆمەڵگایەکی تەندروست بەرهەمدێنێ دەست و تا بەڕنامەی ئایندەمان هەر شاد و سەرفراز بن. خداحافظ.